ڕەخنەگران و سیاسەتمەداران باس لە قەیرانی دارایی ئێستا دەکەن وەک ئەوەی قەیرانی سەرمایەداری و بازاری ئازاد بێت و لە بەرامبەری شتابانگێشە بۆ گەڕانەوەی حکومەت دەکەن. بەڵام لە ڕاستیدا حکومەت و دەستێوەردانەکانی هەمیشە لە گۆڕێ بوون. بۆ نمونە لە واشنتۆنی پایتەختی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە زۆربەی کەس بە قەڵای سەرمایەداری دەزانن، نزیکەی 12,000 کارمەندی حکومەت کار لەسەر ڕێساڕێژی بازاری دارایی دەکەن. لەو نێوەندەشتا کەرتی بانکوزاری یەکێکە لەو کەرتانی کە زیاترین ڕێساڕێژی کراوە. بێگومان سەرکەشیکردنی لە ڕادەبەدەر هۆکاری سەرەکی ئەم قەیرانی ئێستایە، بەڵام ئەو سەرکەشیانە پشگیری دارایی کراون و لەلایەن سیاسەتمەداران و بێرۆکراتەکانەوە هاندراون. خۆ ناشکرێت ئێمە بەتەنها لۆمەی چاوچنۆکی بکەین بۆ ئەو بێسەروبەریە، چونکە هەمیشە چاوچنۆکی بوونی هەبووە. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا چاوچنۆکەکان چه هاندەرێکیان هەبووە؟ ئەو سیاسەتمەدارانەی کە چاویان لەسەر ناوبانگ و دەسەڵاتە هاندەریان خوڵقاندووە بۆ ئەو تەماکارانی لە بازاردا کار دەکەن. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی قەیرانی دارایی بریتە لە قەرزی خانوبەرەی بەهانزم کە بەهۆی دوو سیاسەتی کارەوە ڕێگەی بەخۆشکرا. هەردووکیان ڕنگدانەوەی دەستێوەردانن لە بازاردا لە پێناوی مەرامی سیاسیدا نەوەک ئابووری. یەکەمیان بانکی ناوەندی ڕەسیدی لە ڕادەبەدەری خوڵقاندووە. پاشەوەی کە هەڵقشانی ئابووری سەردەمی ئینتەرنێت لە 90ەکانی سەدەی ڕابردوودا پوکایەوە، بانکی ناوەندی ئەمریکا فێدرال ریزەرڤ لە پێناوی ئەوەی بە شێوەیەکی دەستکرد ئابووری ببزوێنێت دەستی کرد بە داشکاندنی ڕادەی سوود. لە نێوان ساڵانی 2003 و 2005دا ڕادەی سەرەکی دابەزی بۆ کەمتر لە 200 لە ناوەڕاستی 2003 تا ناوەڕاستی 2004 داشکێنرا بۆ لە 100. کاتێک کە ڕێژەی هەڵاوسان بە هەند وەردەگریت، ڕادەی ڕاستەقینەی سوود لە ڕاستیدا لە 4 سفرەوە دەبێت. ڕادەی نزمی سوود وا دەکات قەرزکردن هەرزان بێت و بۆ پێش بەکاربردن و وەبەرهێنان ئاسان دەبن. ڕەنگە ئەمە وەک شتێکی ئیجابی دەربکەوێت، بەڵام وەک فرێدریک هایاک و لۆدڤیک ڤۆن میسز و ئانا شوارتز پێشبینیان کردبوو، سیاسەتی کاری پارەی ئاسان تێچوونی خۆی هەیە، چونکە دەبێتە مای خوڵقاندنی هەڵقشانێکی دەستکرد بۆ پێی کە ڕەسید و پاشەکەوت هیچ پەیوەندێکیان نامێنێت. سیاسەتی کاری نەختی سەرشێتانە زەمینەی خۆش کرد بۆ گرانی گەورە لە سەدەی ڕابردوودا، هەروەها سیاسەتی کاری پارەی ئاسان بۆ مای خوڵقاندنی بارودۆخی ئەم قەیرانی ئێستا. کاتێک کە بانکی ناوەندی ڕەسیدی زیاتری هەڵڕشت، قەرزدەران قەرزی زیاتریان بەخشی بە ڕادەی سوودی نزم. بەو پێش خەڵکی سەریان کردە سەر خانووکڕین و لە ئەنجامی ئەوەشدا نرخی خانوو چوو بە ئاسماندا. ئەوەش بووە مای خوڵقاندنی هەڵاوسانێکی ناجێگیری بازاری خانوبەرە. پاشان لە ساڵی 2004دا ڕادەی سوود بەرز کرایەوە. لە ئەنجامدا ئەو کەسانی کە قەرزیان گرتبوو بە ڕادەی سوودی گۆڕا و بڕی پارەی مانگانەی قەرزی خانوبەرەکەیان زیادی کرد. لەگەڵ بەرزبوونەوەی ڕادەی سووددا خواستی کردنی خانوبەرە ڕەویەوە، نرخی خانوبەرە داشکا و ئەو کەسانی کە خانوویان کڕیبوو بۆ قازانج چیتر نەیانتوانێت خانوانە بفرۆشنەوە. ئەم سیاسەتی کارە نەختیە دووهێندە کرا پاشەوەی فێدرال ریزەرڤ ڕایگەیاند کە هەرچەندە پێشبینی پوکانەوەی ئەو هەڵاوسانە داراییە ناکرێت، بەڵام لە حاڵەتی پوکانەوەی کەیدا فێدرال ریزەرڤ پارە دەڕێژێت ناو ئابووریەوە تاوەکو کاریگەری ئەو پوکانەوەی نەهێڵێت. ئەمەش پەیامێکی زۆر ڕوونی ئاراستەی وەبەرهێنەران و ئەو کەسانە کرد کە پشک و مڵکیان دەکڕی بە هیوای قازانج لە داهاتوودا. پەیامەکەش ئەوە بوو کە ئەگەر قازانجت کرد بۆ خۆت و ئەگەر زەرێژت کرد ئەوە ئێمە بۆت دەبژێرین. ئەمەش پاڵی بە وەبەرهێنەرانەوە نا کە هەنگای وەبەرهێنانی زۆر شەشێتانە بنێن. دووەم، سیاسەتیکاری دەستێوەردانی کۆمەڵایەتی لە ئەمریکا گەڵاڵە کرا بۆ برەودان بە خاوەندەیەتی خانوبەرە. لە ساڵی 1938دا حکومەتی ئەمریکا کۆمەڵی قەرزی خانوبەری فیدرالی نیشتیمانی دامەزران کە ناسراوە بە فانی مەی بە مەبەستی کڕین و فرۆشتنی قەرزی خانوبەرە. لە ساڵی 1968دا ئەم کۆمەڵەیە سەر لە نوێ ڕێکخرایەوە وەک دامەزراوەیەک لە ژێر سایە حکومەتدا و بە پشگیری ژێربەژێری پارەی باشدەران. ئەمەش بۆ مای خوڵقاندنی کەرەستەگەلێک بە ناوی زەمانەتی قەرزی خانوبەرە کە بڕێکی زۆری ئەو قەرزانەی پێکەوە دەکردە گوژمە. بەم دوایانە ئەو زەمانەتانەی کە درابوون لەسەر بنەمای ئەو قەرزی خانوبەرە پرسەرکەشیانە وردە بەهاکانیان لە دەست دەدا، بە تایبەتی ئەو سەرکەشیانی کە پەرپەر دەکران بە شێوەیە کە لە بەرهەمی دارایی ئاڵۆزدا کۆ بکرێنەوە. هەر کاتێک بەشێکی ئەو بەرهەمە داراییانە خراپ دەبوون، سەرتاپای وەبەرهێنانەکەی ژەهراوی دەکرد. ڕادەی بانکەکان دابەزین، ئەمەش ڕێگەی لێگرتنەوەی کە لە بانکی دیگە قەرز بکەن تاوەکو باری داراییان ڕاست بکەنەوە، بەمەش قەیرانەکە تەشەنەی کرد. یەکێکی دیکە لە ئامرازە کۆمەڵایەتیەکانی حکومەت کە بۆ هۆی بەربڵاوبوونەوەی مڵکدارەتی خانوبەرە بریتی بوو لە یاسای دووبارە وەبەرهێنانەوەی جڤاکەکان کە لە سەردەمی سەرۆک جیمی کارتەردا ئیمزاکرا لە ساڵی 1970 و لە ساڵی 1995 لە سەردەمی سەرۆک بیل کلنتۆندا بەهێزتر کرا. لە شێر ناوی سڕینەوەی جوداکاریدا دامەزراوە قەرزدەرەکان ناچار کران کەواز لە پێوەرەکانی هەڵسەنگاندنی سەرکەشی بهێنن و لەسەر بنەمای فشاری سیاسی قەرز بدەن، نەوەک لەسەر بنەمای توانای دانەوە. پاشان ئەو قەرزی خانوبەرانی لەلایەن فانیمەی و دەستە خوشکەکەی کۆمپانیای قەرزی خانوبەری فیدرالی فرێدی ماکەوە کڕدران، ئەوانیش بە پارەی بازدەران زەمانەت کرابوون. ئەو دوانە نزیکەی نیوەی هەموو بازاری قەرزی خانوبەری زامنکراویان لەژێر دەستا بوو.
ئەو دوانە ئەو ئەرکە کۆمەڵایەتیان پێبەخشراکەهانی خاوەندارێتی خانوبەرە بدەن بەدەر لە توانای بازار ئامانجی ساڵانیان لەلایەن حکوومەتی ئەمریکاوەدا دەڕێژرا. سیاسەتمەداران ویستیان خاوەندارێتی خانوبەرە زیاد بکەن، بەڵام کردارەکەیان کاردانەوەیکی نەخوازراوی لێکەوتەوە، قەرزرا بە کەسانێک کە توانای دانەوەیان نەبوو. ئابووریناسانی بازاری ئازاد دەرچیان بەم مەترسیە کرد. لۆرەنس وایت، مامۆستای زانکۆ پسپۆر لە پەیمانگای کەیتۆ لە ساڵی 2004دا هۆشداریدا لەبارەی مەترسی داشکاندنی ڕادەی سوود بۆ خوار ئەو ڕادەی کە دەبوو بە شێوەیەکی سروشتی هەیبێت. هەروەها هۆشداری ئەوەشی دا کە ئەگەر بێت و فانی مەی و فرێدی ماک دووچاری گرفت ببنەوە، ئەوە کاردانەی زۆر خراپی دەبێت لەسەر سەرجەمی ئابووری. سیاسەتیکاری نەختی و دەستێوەردانی بە ئەنقەست هەردوو پێکەوە بوونە مای برەودان بە ڕەسیدی بێبەرنامە کە بۆ مای سەرهەڵدانی بەڵقەکە. خستنە بازاری ئەو قەرزی خانوبەرە زەمانەتکراوانەی فانیمەی و فرێدی ماک کە بە پارەی بازرگان گەرەنتی کرابوون وەک پەتایەک بەناو دامەزراوە داراییەکانی سەتابای جیهاندا بڵاوبووە. ئەوەی کە بینیمان قەیرانی دەستێوەردانە. دەستێوەردانی نوێش دەبێتە مای گەورەترکردنی هەڵەکانی ڕابردوو لەبری ئەوەی ڕێگە بدرێت کە بازار خۆی بە شێوەیەکی سروشتی بەهای ئەو مڵکانە هەڵبسەنجێنێتەوە. هەروەها دەستێوەردانی نامەسئولانەی وەک ئەو کەفالەتکردنی حکوومەتی ئەمریکا بۆ گەورە کۆمپانیای دڵنیایی AIG کردی، جارێکی تر هانی سەرکەشی دەداتەوە. سیستەمی بازار سیستەمێکە تەنها لەسەر قازانج بەنج نییە، بەڵکو لەسەر قازانج و زەرەر پێکەوە. بڕیارگەلی باش قازانجیان لێ دەکەوێتەوە، بڕیارگەلی خراپیش پێویستە تووشی زەرەر بن. دەستێوەردان پرەنسیپەکان وەلا دەنێت و بەبێ ئەو پرەنسیپانە بازار ناتوانێت کار بکات. دەستێوەردان دەبێتە مای خوڵقاندنی قەیران. سیاسەتمەداران لەو بڕوایدا بن کە دەتوانن مافی بەدەستهێنانی پارە و قەرزی هەرزان ببەخشن، هەروەها مافی قازانجکردن بەبێ سەرکەشی. ئێمە ئێستا باجی ئەو کارانە دەدەین. با لەمانەوە وانەوە بگرین و دووبارەیان نەکەینەوە، با دەستێوەردانی سیاسی ڕابگرین.